بەناوی خۆی گەورە و مێهرەبان خوشک و برانی بەڕێز سپاسی ئامادەبوونی هەمووتان دەکەم. پێشەکی پێم خۆشە ئەم ڕۆژە پیرۆزە کە ڕۆژی ئاڵای کوردستانە لە هەموو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان و بە تایبەتی بنەماڵەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان پیرۆز پێم هەر شەکاوە بێت ئاڵای کوردستان. بە بۆنەی ئەم ڕۆژە پیرۆزەوە لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی دوا قۆناغی پرۆژەی 120 متری خێرا لە هەولێر بکەینەوە. ئەم پرۆژەیە پێشتر لە کابینەی پێشووتر بڕیاری لەسەردراوە و ئێستا لەم کابینەیە دوا قۆناغی ئەم پرۆژەیە بەرەو کۆتایی چوو و هاوڵاتیانی خۆشەویست دەتوانن سوودی لێ وەربگرن. بێگومان لە کابینەی نوێیەم ئێمە بڕیاری ئەوەمان داوە کە گرنگیەکی زیاتر بە ژێرخانی ئابووری کوردستان بدەین و دروستکردنی شەقامەکان ڕێگەوبانەکان یەکێکە لە بەشە هەرە سەرەکیەکانی دروستکردنی ژێرخانی ئابووری کوردستان و گرنگی زیاتری پێدەدەین و پەرەی پێدەدەین. هیوادارم لە سنووری شارەوانی هەموو شارەکانی کوردستان و لە بینی شارەکان و پارێزگاکان بتوانین تۆڕێکی فراوانی ڕێگەوبان دروست بکەین کە هەموو خەڵکی کوردستان بتوانن تێیدا سوودمەند بن، سوودی لێ وەربگرن، خۆیان و ئەو میوانانەی کە سەردانی کوردستانیش دەکەن و هەروەها بۆ کاری بازرگانیش بتوانن بە ئاسانی کاروباری خۆیان بەڕێوە ببەن و جێی سوودی هەموو خەڵکی کوردستان بێت. ئەوەی لە کۆتاییدا دەمەوێت بێڵێم داوام لە خوشکوبرانی خۆشەویست و هەموو هاوڵاتیانی کوردستان هەیە کە سوود لەم ڕێگەوبانانە وەربگرن، بەڵام پێش هەموو شتێک مەسەلەی سەلامەتی خۆیان و هاوڵاتیان لە بەرچاو بگرن، چونکە سەلامەتی ئەوان بۆ ئێمە لە هەموو شتێکی تر گرنگترە. من سپاسی هێمن گروپ و بەڕێز کاک خالد خۆشنا و هەموو ئەندازیاران و هەموو ئەو بەڕێزانەی لەسەر ئەم پرۆژەیە کاریان کردووە پیرۆزبیان لێ دەکەم، دەستخۆشیان لێ دەکەم و جێی دڵخۆشیمە کە دەبینین پرۆژەیەکی استراتیجی وا گەورە بە عەقلی کوردی و ئەندازیاری کوردی و دیزاینی کوردی و کەرەستەی کوردستانی دروست دەکرێ کە کەمتر نییە لە هیچ پرۆژەیەکی استراتیجی کە لە شوێنەکانی تری جیهاندا دەبینین. جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم و لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەتی خەڵکی شاری هەولێر پیرۆز بێ. ئێوەش هەر سەلامەت بن. زۆر زۆر سپاستان دەکەم.